قەزای ناوەندی سۆرانین و دیارە بە بەراورد بە هەفتەی ڕابردوو هەریەکە لە دۆلاری ئەمریکی و تومەن و لیرەی تورکی بەرزبوونەوەی بەرچاویان بەخۆ بینیوە. ئەمە ئێستا لە ناو بازاڕی دۆلار فرۆشی سۆرانین، بازارێکی چۆڵ، هەڵبەتە هیچ کڕیارێک یاخود بڵێم هیچ فرۆشیارێک لە ناو بازارەکە نییە. گۆڕانکاری ئەم هەفتەی بەهای دۆلار و هاوکات تومەن و لیرە وای کردووە کە سستیەکی زۆر بە بازارەوە ببیندرێت. کاریگەری ئەم نرخانش دەمەوێت گفتوگۆ لەگەڵ حاجی محیدین سەرۆکی ئەنجومەنی ئاڵوگۆڕی دراوی سنتەری قەزای ناوەندی سۆران بکەم. سڵاوت لێ بێ کەک حاجی، هۆکاری بەرزبوونەوەی دۆلار بە دیاریکراوی لە ئێستادا وەک دەگوترێت بەهای $100 بە 153,500 بۆ 400 دینارە. هۆکاری بەرزبوونەوەی بۆچی دەگەڕێتەوە؟ بڕیار بۆ حکوومەتی ناوەندی دوای سەری ساڵ بەهای دۆلار دابەزێنێ بۆ 35 یاخود 45,000 دینار. وڵا هۆکارەکەی ئەوەیە مەسەلەن ئەو فڕوکێت بێ فڕوکەوان مەسەلەن تێن لە هەولێرێت دەن و بارەگەوت ئەمریکۆت دەن و مەسەلەن وەکی دولار جم نسبەتە دولارە یعنی گرانبوونەوە دولار و دابەزینەوە دولار دەستەی عێراقی دۆنیە دەستەمە داشتنیە گەڕێتەوە بوسە ئەمریکای. ئەگەر ئەمریکا بێت و یعنی حەستیەت ئەوریکا وڵاهی دولار دەکێتە 200,000 دینار، ئەگەر حەسیشتێتن یعنی وەسعی عێراق لە ئەمریکایی باش بیتن بەڕاستی دولار دێنیتە 135 و 137 و حتا 140 لەوانەیە دابەزیتن. ئەگەر وەسعی خۆش بی لەگەل ئەمریکا ئەگەر وەسعیش باش نەبیتن بەڕاستی خراپ بیتەوە. هێرشە درۆنەکان کاریگەران هەبووە لە سەردانە بەزینی بەهای دۆلار و هاوڵاتیان بە دیاریکراوی ئەوانەی پێشتر دۆلارن هەبوو بازار سستی پێوە دیارە. ئایا هاوڵاتیان دۆلاریان لا نەماوە یاخود چاوەڕێی گۆڕانکاری بەهای دۆلارە؟ والله بەڕاستیەکە تبێتن بازار دلار هەر نەما خێری تێدانم بەخوا ئێستا دلار کڕێنە و فرۆشتن تێتەکردن بۆ 100 دینار یەک وەرەقا دلار بۆ 50 دینار بۆ 100 دینار یعنی معاملە پێوە تێتەکردن. ئەوجی هەر نەماوە ئەو خەڵکێکی هەبیتن دلاری فروشتووە کە دادەبازیتن ئەوجی هەر بە چاوەڕێنە یعنی دلارەکە دابەزێ چیز دیار نییە. هۆکارەکەیش هەمت گەڕێتە سەر ئەو وەسعی عێراقی و ئەمریکای ئەگەری باش نەبیتن دلار هەڵدەستیتەوە ئەگەر وەسعی باش بتن بەڕاستی دابەزێنێتن. زیالە دۆلار بەهای لیرەش بەهای $100 گەیشتوتە 3 ملیار. ئەم نرخە تا ئێستا گەیشتەوە ئاستە هۆکاری بەرزبوونەوەی ئەم ڕێژێ بۆچی دەگەڕێتەوە؟ وڵای نسبەتە لیرە یەکەم جارە گەتە ئەو سارانە چۆنە گەشتی ئەو سارانە گەشتە 3 ملیاری بەس نسبەتە تورکاش یعنی دەولەتە تورکیا ئەگەر مەعاشیەوە ملیارێک بیتن مەسەلەن ئەوروکەنی یەکیە 2 ملیار ئەگەر هوتانی مەسەلەن ملیارێک بکێتە 2 ملیار خود به خود یعنی لیره وجد خراب بیتن او ها نامینه خراب ترش دله هتن باشتر نامینتن. آبوریا ترکاج هنده قوت نیه آبوریا گردی توسط گشتیاری رسد تشتیوات و فرق الجل عراق براستی. سنوری اداره سربخور سوران سنتری قەزای ناوەندی سۆران هاو سنورین لەگەڵ وڵاتی تورکیا بەهای لیرەی تورکی گۆڕانکاریەکانی لیرەی تورکی لێرە ئەنجامەدرێن و ئەو هاوڵاتیانەیە کە ئاڵوگۆڕی لیرە ئەکەن ئەو بازرگانانەی کە لە سنوورەکە نزیکن لە ئێستادا ئاڵوگۆڕ پێ ئەکرێت و ئەم نرخ بەرزبوونەوەی ئەم نرخە کاریگەری نەکردوتە سەر هاوڵاتیش. کاک پشتیوان هیچ کەسێک یعنی معاملەی بە لیرەی وە ناکەتن. تورکی بخۆی ئەگەر شتێکی بفرۆشیتن مەسەلەن معاملەتی بکەتن ئەول دێت دۆلاری خۆ حساب کەتن پاش لێ شتێک خۆ فرۆشتن ئیران بزەبت ئیرانیش یعنی معاملەی سەر تیمەنی خۆ ناکەتن کە تیمەنی چەندە باوەڕ تێ بچ مەسەلەن بازرگانێک شتێکی بکڕن لە حسابات دۆلار کەتن پاش لێ شتێک خۆ فرۆشتن دێ تیمەن فرۆشتن نەخۆ ئەوانجی سیقە پارێ خۆ نەما ئیرانی سیقە پارێ خۆ نەما تورکیجی پێ نەما هەموو لەسەر دۆلارە بازارەکە هەموو لەسەر دۆلارە بەڕاستی. باسی تیمەنت کرد بڕیار وە بخێ ئەو دەنگوانێک کە هەنا ئێران وا بڕیارە بازرگانی ئاڵوگۆڕی بازرگان لەگەڵ عێراق و لەگەڵ وڵاتانی دیکەی سنووری خۆی بکات بە تومەن ئەمە کاریگەری ناکاتە سەر دابەزینی بەهای تومەن؟ بەخوای زەحمەتە تیمەن دابەزینا تیمەن قەت سیقم بە تیمەنی نییە بەڕاستی سیقم بە تیمەنی تیمەن مەسەلەن ئیران بخۆن ناخودا تیمەنی خۆیان چاکێتن حەسی و حەسی لێوە چاکێتن تیمەن سیقم پێ نییە بەڕاستی تیمەن کە بڵێ دابەزیتەوە زۆر زەحمەتە. دوام پرسیارمەوەبی سەبارەت بە نرخی دۆلار بازار سستی پێوە دیارە هیچ کڕیار و فرۆشیارێکی ئاڵوگۆڕی دۆلار نابیندرێت. پێشبینی دۆخی دۆلار ئێوە وەکو شارەزایەکی دراوی و سەرۆکی ئەنجومەنی ئاڵوگۆڕی دراوی دۆخی دۆلار و دۆخی دراوەکانی دیکە چی لە بازار دەکات؟ چی دۆلار ئیشەڵا
هیوادارین هەمی پێخۆشە دلار دابەزیتن بەڕاستی دلار دابەزیتن زۆر باشە بۆ هەموو خەڵکێکی بەس دلار وەکی مگوتەتە دلار ئەگەڕێتەوە سە وەسعێ عێراق و ئەمریکا ئەگە وەسعیان پێکەوەی باش بیتن یعنی دلار دێ دابەزیتن ئەگەر وەسعیشی باش نەبیتن ئەو بفڕکەوان و هجریمێ بکەنە سە ئەمریکا هجریمێ بکەنە سە هەرێما کوردستانی بەڕاستی یعنی زۆر زەحمەتە دابەزینەوە ژەب زەحمەتە. زۆر سپاس. بەڵێ ئەوەی گوێبیستی بوون گوتەی حاجی محیدین سەرۆکی ئەنجومەنی ئاڵوگۆڕی درایی بوو لە سنتەری قەزای ناوەندی سۆران لەبارەی بەهای دۆلارەوە ئاماژێبەوە کرد تاکو و هێرشە درۆنیەکان و واخە بڵێم هێرشە ئاسمانیەکان بەردەوام بن بۆ سەر بنکە و بارەگەکانی سوپای ئەمریکا لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەوە بەهای دۆلار ئەستەمەدا بەزێت و لە ئەگەری هێرش نەکردنە سەریشی ئەوە وا بڕیار بوو کە لە سەرەتای مانجی یەکوی ساڵی نوێەوە بەهای دۆلار بکرێ بە 135 یاخود 145,000 دینار جیا لە سەبارەت بە لیرەی تورکیش ئاماژەبەوە کرد کە بۆ یەکەمین جارە بەهای 100 دلاری ئەمریکی دەگاتن زیاتر لە 3 میلیارد ئەمەش بۆ چوونی خۆی خستە ڕوو لەبارەوە گوتی یەکەمین جارە ئەم ڕێژەیە تۆمارەکرێت و کاریگەریشی کردوتە سەر بازار بەڵێ ئەمەی لە دیمەنەکان دیار بوو بازاڕی ئاڵوگۆڕی دراویە لە قەزای ناوەندی سۆران سستێکی زۆر بە بازاڕی ئاڵوگۆڕیەوە دەبیندرێت و هیچ هاوڵاتیەک و یاخود بڵێم هیچ فرۆشیارێک نابیندرێت کە ئاڵوگۆڕ بە دۆلارەوە بکە یاخود دراوەکانی دیکەوە بکات بەڵێ تا دێت گۆڕانکاریەکان تا دێت نرخەکەی ڕوو لە بەرزبوونە دەکات و هیچ ئاسۆیەکی ڕوونیش نییە ئاخۆ بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکیش بەکوێ دەگات بەڵێ